هەر لەبارەی تۆمارکردنی سەرپێچی کە لە ئەم شەوە دەست پێ دەکات لەلایەن کامێراکانی خاڵ بۆ خاڵەوە لە هەولێر لەگەڵ بەڕێز عەقیل فازڵ حاجی گوتەبێژی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر گفتوگۆ دەکەم ڕاستەوخۆ لەگەڵ مەکاک فازیل ئەم کاتت باش بەخێر بێ بۆ کوردستان 24 کاک فازیل لەگەر بە دیاریکراوی پێمان بڵێ لە چەند شوێن کامێرای خاڵ بۆ خاڵ سپاس بۆ تۆ کامێرای خاڵ بۆ خاڵ زیادکراون و ئەم شەو دەست بەکار دەبن. بەڵێ سەرەتا بە هەرزانیاریەکەتان ڕاستکەمەوە ئەوەی کە ئەم شەو بەکار دەخرێتن و دەست دەکات بە تۆمارکردنی سەرپێچی لە شەقامی 120 مەتری 36 خاڵی خاڵ بۆ خاڵ دیاری دەکراوە و کامێرەکانیان دەست بەکار دەبن لە بۆ تۆمارکردنی سەرپێچی تەبعاً ماوەی 7 ڕۆژ ئەوە تێست وەکو تاقیکردنەوە بوو دوای ئەوە لە 12 ئەم شەوڕە دەست دەکاتن بە تۆمارکردنی سەرپێچی تیژڕۆیی ئەوانەی تر ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێدا لە سەرەتای راپۆرتەکە ئەوەی ڕێگای هەولێر دۆک یاخود ڕێگای هەولێر مووسڵ و ئەوانە ڕێگای هەولێر کەرکووک ئەوانە خاڵ بۆ خاڵ نین کامیرەی جێگیرن کامیرەی جێگیر نەوعێکە و کامیرەی خاڵ بۆ خاڵەکان شێوەیان هەر بە هەمان شێوە لە کامێراکانی دیکە دەچێت لەوانەی خاڵ بۆ خاڵ دەچێت بەڵام ئەوانەیە ینی خاڵ بۆ خاڵ تۆماری ناکەن بەڵێ وەکو شکل دەیبینی هەمان کامێرەیە بەڵام ئالیەتی کارکردنیان سیستەمی کارکردنیان چۆنە بزانە کامیرەی خاڵ بۆ خاڵ پابند دەکاتن تۆ لە شەقامی بازنەی 120 مەتری بە خێرایی دیاریکراو بڕۆی بەگشتی نەتەنها کاتێک دەگەیتە کامیرەکە لە دوای کامیرەکە دەرچووی ئیتر کامیرەی تر نەبێتن ئەوە جۆرێکی پێشکەوتی کامیرەکانی چاودێریە کە ڕفتاری شوفێران پێ دەڵێتن لە دوای کامیرەش واتە شوفێرانی ئێمە بۆ ئەوەی سەر و ماڵیان پارێزراو بێ و تووشی ڕووداوی هاتوچۆ نەبنەوە تووشی سزای یاسایش نەبن ئەوەی کە لە سەریان ئەوەیە کە پابند بن بە ڕۆیشتن بەو خێرایی کە دیاری کراوە لە شەقامی 120 مەتری خێرا کە 110 کیلۆمەترە لە کاتژمێرێک. بەڵێ باشە کاک فازیل ئەکرێت کەمێک ڕوونکردنەوەی زیاترم بیتە لەبارەی ئەوەی کامێرای خاڵ بۆ خاڵ چ سەرپێچیەک تۆمار دەکات؟ بزانە سەرەتا باوە بزانین ئەو کامیرانە کە دانراون وەکو ئەوەی کە بڵاو کراوەتەوە ئەوەیە کە دەڵێن ئەوە لە بۆ جیرفان بەتاڵکردنی خەڵکەنە خێرەوە نییە ئێمە ئامانجی حکوومەت بەگشتی ئەوەیە کە هاوڵاتیانی بپارێزێت سەر و ماڵی هاوڵاتیان بپارێزێ جا لە بۆ ئەو پاراستنە ئێمە هەرچی وەسیلە بێ هەرچی شت هەبێتن دەگرینە بەر بۆ ئەوەی بتوانین هاوڵاتیانمان پارێزرا بکەین یەکێک لەو ڕێگە چارانەی کە دۆزراوەتەوە لە هەموو جیهان نەکتەنها لە هەرێمی کوردستان ئەوەیە کە تۆ بتوانین شوفێران پابند کەیت بە ڕۆیشتن بەو خێرایی کە دیاریت کردووە لەسەر ڕێگاوانەکان چونکە بەڕاستی بەداخەوە کابینە یەک لە دوایەکانی حکوومەت یاریمی کوردستان هەرچەند ڕێگاوبانەکانیان چاک کرد لە بەرامبەردا لە جیاتەوەی ڕێژەی ڕووداوەکان کەم بێتەوە بەهۆی خراپ بەکارهێنانەوە لەلایەن هەندێک لە هاوڵاتیانەوە بینیمە ڕێژەی قوربانیەکان زیاد بوو بۆیە بیر لەوە کراوە بزانە ئێستا ئەگە بێت و ئێمە نمونەیەک وەرگین ئەو چەند خاڵەی کە پێشتر نزیکەی 2 مانگ پێش ئێستا کامیرە خاڵ بۆ خاڵەکانی تێدا جێگیر کراوە کاریان کرد قەنەعەتان هەبێت لەوانە ئێستا بڵێن مبالەغە دەکات و ئەوە پیاوی دەوڵەتە بەڵام خۆتان دەتوانن بچن خەڵکیش ئەوەی تێبینی کردووە لەو شوێنانێک کە کامیرەکانی نیشان کردبوو یەک ڕووداوی هاتوچۆش تۆمار نەکراوە باشترین بەڵگەشمان بۆ ئەوەیە خەڵکی هەولێر باسمێ بچی تەمەشەکە بزانە پێشتر بە درێژایی ڕێگاکان گاردرێلەکان کە تەمەشەت دەکرد لە شوێنی جەنگ دەچوو لە توایە قەستێکی لێکراوە لە دوای ئەوە چاکمان کردەوە و کامیرەی خاڵ بۆ خاڵمان تایدا جێگیر کرد کە شوفێران زانیان بە درێژایی ڕێگا لەژێر چاودێری ڕەقیبن ناتوانین لەو خێرایە دەرچن لە دەرەنجامیش خۆیان سەلامەت بوون جیرفانیشان سەلامەت بوون ڕێگاوبانەکەش سەلامەت بوو جا ئەگە بێت و ئێستا کە نمونە وەربگرین ئێستا لە ئەم شەوڕە دەبینی ڕۆژێکی تر دوانی ترسیانی تر دەبینی ئەو شەقامە سەلامەت دەبێت بەڕاستی بەداخەوە بەهۆی خراپ بەکارهێنانەوە لەو خاڵانەی تر کە کامیرەکانی نیشان نەکردبوو ماوەیەک بە لە ئێستا ڕووداوی واتوە قێنەرکەوتنەوە کە ئێمە خۆمان بڕوامان نەدەکرد کە لە شەقامێکی ناوشار ئەو جۆرە ڕووداوانە بکەوێتەوە شەقامی 120 مەتری خێرا شەقامێکە ستانداردە لەسەر ئاستی عێراق نمونەی نییە بەڵێ ئەو کامێرانەی نوێ کە باست لێوە کرد ئەم هەفتەیە بە شێوەیەکی ئەزمموی تێبینیتان کرد کە سەرپێچیەکان زۆر بوون لەو ناوچانە چونکە کامێراکان تازان ڕەنگە هێشتا شۆفێران پێیان نەزانی بێت ینی خێرایی زۆر بوو لەو ناوچانە نەخێر بەڕێزەکەم شوفێران زۆر باش ئاگادار بوون زانیان کە کەتە قۆناغی تێستەوە و دەتوانم بڵێم ڕێژەی ڕۆیشتن یعنی لە شەقام کە دەڕۆیشتی ئاستە دەکرد شوفێران تا ئاستێکی زۆر باش
پابندیان پێوە دیار بوو هیوادار لە سبەینەوە زیاتریش بێتن ئەوە ئێمە ئامان زمانە وەکوتم پاراستنی جان و سەر و ماڵی هاوڵاتیانە هەر هاوڵاتێک بێ پارێزرا بێتن با بۆ خێراییە بڕاتن کە دیاریمان کردووە 110 کیلومتر لە کاتژمێرە کەم نییە ها بۆ شقامێکی تۆ کە بە دەوری هەولێردا بسۆڕیتەوە کە درێژێ و شقامە 36 کیلومترە یعنی ئەگەر هاوڵاتیەک بە خێرایی دیاریکرا بڕۆ شوفێرێک بە خێرایی دیاریکرا بڕات بە ماوە 20 خولەک دەتوانێت فەڕەیەکی کامل لە دەوری هەولێر بسۆڕێتەوە وا بزانم ئەگەر بۆ خێراییە بڕاتن خێرایەکی کەم نییە یعنی ئەوە نی بڵێ وڵی 60 باش ناکاتن من بۆ تیژ ڕۆی کرد 110 خێراییەکە کە لەگەڵ ئاست و باشی ڕێگایەکە دەگونجاوە زۆر باشەکە ئێمە دیاریشمان کردووە لەوانەیە لە بۆ ڕێگایکی تر مناسبیش نەبێتن یعنی تەنها ڕێگای 120 متری خێرا ئەو خێرایی تیا دیاری کراوە لەگەڵ ڕێگای 150 متری ئەگەر سەرجەم ڕێگاکاری تر ئەو خێرایە کە دیاری کراوە کەمترەوەتە بەپێی ڕێژەی سەلامەتی یاخود ئاستی سەلامەتیە لەسەر ڕێگایەکە باشە کاک فازل لەبەرەوەی ئەمە لە سوشیال میدیای کوردستان 24 بڵاومان کردبووەوە کۆمەڵێک هاوڵاتی چەند سەرنجێکیان نووسی بوو کۆمنتیان نووسی بوو هەندێکیم وەرگرتووە دەمەوێت ئاراستەی بەڕێستی بکەم یەکێک لەو هاوڵاتیانە دەپرسیاڵێ ئۆتۆمبیلی هێواشیش دەگرێت کامێراکانی خاڵ بۆ خاڵ یاخود تەنیا ئەوانەی کە لە خێرایی زیاتر دەڕۆن لە خێرایی دیاری کراو بەداخەوە خۆی کە هاواڵەکە سەرەتا بڵاو کراوە یەکسەر کەسانێک ویستیان خەڵک چاواشە بکەن وتیان ئەگە ئۆتۆمبیلێک بە خێرایی شەقامەکە کەمتریش بڕاتن سەرپێچی لە بۆ تۆمار دەکرێن نەخێن بە هیچ شێوەیەک ئەگەر کەسێک لە سنووری خێرایی دیاریکراویان کەمتر بڕاتن بە هیچ شێوەیەک سەرپێچی لە بۆ تۆمار ناکرێت سەرپێچی تۆمارکردن لەسەر تیژڕۆی نەکردن ئەو وەکو تاوانش لێ دەگەبێت بیکەین هاوڵاتی هەڵە تێگەاندرا تەنها لەو کاتانە سەرپێچی تۆمار دەکرێت کە لە خێرایی شەقامەکە دەرچواتە لە 110 کیلومترەکە دەرچوو یاخود لەو ڕێگای کە هەشتا ئەگە لە هەشتایەکە دەرچوو لەوەی شەستا ئەگە لە شەستەکە دەرچوو لە دوای شەستەکە ئینجا دەست پێ دەکاتن باشە کاک فازل هاوڵاتێکی دیکە کە تۆمار دەکرێتن بەپێی ئاستی تیژڕۆیەکەیەتی کاک فازل زۆر سپاس دەکەم لەبەرەوەی هەندێک پرسیار هەیە کاتم کەمەوە بەڵام مەبەستمە وەڵامم بدەیتەوە وەڵامەکانت کەمێک کورتتر بکەیتەوە سپاس دەکەم هاوڵاتیەکە پرسێ لەسەر تابلۆ نووسراوە هەشتا زۆر باشە ئەڵێ ئەگەر من لە خێرایی 100 کیلومتر بڕۆم بۆچی 20,000 لێ وەرناگرن بۆچی 100,000 لێ وەردەگرن وەکو پێبژاردە ینی مەبەستی ئەوەیە کە پێبژاردەکە زۆرە هاوڵاتیان وە تێگەیشتون ئەگەر بزانە بەڵێ وانوە تێگەیشتون ئەگەر لە خێرایی مثلەن شەقامی 100 متری لە بۆ نمونە کاشتای تا دیاری کراوە ئەگەر ئەو 90 ڕۆیشت دەیەوێت 10,000 لەوە بگیرێ ئەوەشتی خۆ بە چیلۆ نییە فرۆشتن نییە بە چیلۆ بۆ دیاری کراوە دەڵێت بۆ هەیە ئەوەندە بڕۆی لە دوای ئەوە سەرپێچی کردووە لە دوای ئەوە سزا دەست پێ دەکاتن بڕی سزایەکەش دیاری دەکرێت بەپێی بڕی ئەو تیژڕۆیی کە کردوتە واتە تاکو زیاتر تیژڕۆیت کرد بێتن بڕی سزایەکە زیاتر دەبێت لەبەرچی لەبەرەوەی تۆ لە دەرەنجامی ئەو سەر بڵین تیژڕۆیە بڕی ئەو مەترسێک کە دروستی دەکەیت زیاتر دەبێتن یعنی لە شەقامی 60 متری کاتێک کەسێک کە لە بۆ نمونە 100 دەڕواتن تۆ دەبێت بڕی ئەو سزایی کە دەیدەیت زیاتر لەوەی کە یەکێک 66 دەڕوە یان 70 دەڕوە چۆکە لە بەرچی ئەویان بڕی سزایەکەی دەبێت زیاتر بێت لەبەرەوەی بڕی مەترسێکی کە دروستی کردو زیاترە بەڵێ زۆر باشە هاوڵاتیەک دەڵێ لەسەر ڕێگای دووهۆک هەولێر کامێرای خاڵ بۆ خاڵ هەیە لە شوێنێک نووسراوە 100 بڕۆ بەڵام دوای ئەوە خێراییەکە دەبێت بە 80 بەڵام تابلۆ نییە بۆیە شۆفێر نازانێ ینی خێراییەکەی چەند بێت تاوەکو سەرپێچی بۆ تۆمار نەکرێت ئایا ژماری تابلۆکان کە من لەسەر ڕێگای هەولێر دووهۆک بەر لە هەموو شتێک خاڵ بۆ خاڵ نییە بزانە ڕێگای هەولێر دووهۆک خاڵ بۆ خاڵ نییە وەکوتم خاڵ بۆ خاڵ تەنها لە ناو شاری هەولێر لە 120 متری دانراوە لە شەقامی 150 متریش دانراوە ئەوانی تر کامیرەی جێگیرن لە هەر شوێنێکیش کە کامیرەدان درابێ بەر لە گەیشتن بە کامیرەکە ئێمە هێمامانەیە هەندێکی لەسەر ڕووی شەقامەکە دروستمان کردو بە بۆیە و هێمای شاخصیشمانەیە و هێمای ئاگادارکردنەوەی کامیرەشەیە خۆی پێ دەڵێتن دەڵێ ئەو لەو شوێنە خێرایی دەبێ هەشتا بێ لەو شوێنە دەبێت خێراییەکەت 100 بێ کاتێک داخلی سنووری
شوێنی نیشتە جێبوون دەبی بێگومان دەبێت خێراییەکە کەم بکرێتەوە دەکرێت بەهشتا یعنی لە بۆ ئێستا ڕێگای هەولێر دهۆک بە درێژای ڕێگایەکە بە هەندێک شوێندا دەڕاتن کە شوێنی نیشتە جێبوونە یعنی بەناو ناحەیەک بەناو قەزاکدا دەڕوە لەو شوێنانە خێراییەکە کەم دەکرێتەوە لە دوای ئەوە دەگرێتەوە سە خێراییەکە کە سەتەکەیە هێماشەیە پێشتر پێ دەڵێ ئاگادار دەکاتەوە واتە بە درێژای ڕێگایەکە نابێت بێ خێرایی بڕۆ. باشە کاک فازل من شۆفێرم لەسەر شەقامی 120 مەتری هەولێر داژوم ینی لە هەندێک شوێن کە کامێرای لێنە بۆ نمونە خێراییەکەم دەگاتە 115 خۆتان نەزانن دوایین خێرایی 110 کە دەتوانم بڕۆم پێویستەکە قەرەبوویە و خێراییە بکەمەوە و کەمتر بڕۆم بۆ ئەوی پێشەوەی بگەمە کامێرای دووەمی خاڵ بۆ خاڵ سەرپێچیم بۆ تۆمار نەکرێ بزانە با یعنی خەڵک بزانێ شێوازی کارکردنی کامێرەی پوینت تو پوینت چۆنە تۆ کە دەگەیت هەر کامیرەیەک وێنەیەکت دەگرێت یەکسەر ڕاستە خۆی دەینێری لە بۆ کامیرەکەی دواتر جا کاتێک کە دەگەی کامیرە یەکەم ئەگە تۆ لە خێرایی ڕێگا پێدرا و دەرچووبی ئەوە ڕاستە خۆ سزایەکە لە بۆ تۆمار دەکرێت ئەوەی تووشی سزای دووەمیش نەبی تۆ لەو نێواندا دەتوانانی خێرایەکەت کەم بکەیتەوە یعنی کاتێک کە دەگەیت یەکەمین کامیرە ئەگە بێت و تۆ لە خێرایی شەقام دەرچووبی ڕاستەخۆ فلاشێکت لێ دەداتن فلاشێکت لەداواتە تۆ سەرپێچیت کرد ئاگاداریەکەت دەکاتەوە بۆیە لە دوای ئەوە تۆ دەبێت خێرایەکەت کەم بکەیتەوە چونکە زانیارێکە دراوەتە کامیرەکەی دواتر و ئەوی دواتریش بۆیە دەبێت بە درێژایی ڕێگای خێرایی ڕێگا پێدرا بڕۆی کە 110 کیلۆمەتر لە کاتژمێرەکە لە بۆ ئۆتۆمبیلە ساڵۆنەکان باوەش زیادکەم لە بۆ ئۆتۆمبیلە بار هەڵگرەکانیش ئۆتۆمبیلی بار هەڵگر 80 کیلۆمەترە لە کاتژمێرێک واتە ئەو 110 تەنها لە بۆ ئۆتۆمبیلە ساڵۆنەکانە 110ەکە لە بۆ ئەوان نییە و لە بۆ بار هەڵگرەکان کامیرە جێگیرەکان یاخود کامیرە پوینت تو پوینتەکان زۆرێکی تریش سەرپێچی تۆمار دەکاویش ئەگە بێت و ئەوان لە لای چەپی ڕێگا دەڕۆیشتن و لە لای ڕاست نەدەڕۆیشتن و لە ناوەڕاستی دەڕۆیشتن بەخۆی دەبێت بارهەڵگرەکان بەگشتی لە ڕێگای خێرا لە لای ڕاستی ڕێگا بەی شێوەیەک و نێنە لای چەپی ڕێگایەکە. باشە کاک فازل پرسیارێکی دیکە هەیە کە لای خۆشم جێگەی تێبینی بۆ ئەویش ئەوەیە دەڵێت کە ئایا ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی ناوەڕاست و باشووری عێراق بە ژمارە ئۆتۆمبیلی ناوەڕاست و باشووری عێراق لە هەرێمی کوردستانن بۆچی سەرپێچی بۆ ئەوان تۆمار ناکرێ ئایا تۆمار ناکرێ؟ تۆمار دەکرێت تۆمار دەکرێتەوە کار لەسەر ئەو تەنەدەکەکە بە پێشیدا تێدەپەڕێ نازانێت ئەو تابلوەکەی کە پێوێ هیچ شارێک و هیچ وڵاتێکە هەمووی کارێسە دەکرێتن هەمووی لەسەری تۆمار دەکرێتن و ئێمە ئێستا خەریکی دانانی سیستەمێکی لە بازگەکانی کە لە شار دەچێت دەرەوە بۆ ئەوەی چۆن ئێستا تۆ دەچێت خاڵێکی سونووری بڵێن دەچە تورکیا و دەگەڕێەوە کاتێک دەگەڕێەوە لە تورکیا تەماشا دەکات چی سەرپێچیت لە خاچی تورکیا کردووە هەمووی دێتە سەر ئێمە بە هەمان شێوە کار دەکەین بەڵام هێشتا نەکەوە تا و جێگیر نەکراوە بەڵام سەبارەت بۆ هاوڵاتیانێک کە ئێستا لێرەن و ئۆتۆمبیلەکانی ژمارە شارەکان ناوەڕاست خواری عراقیان پێەیە کاتێک کە دەکەون ناو مەفرەزەکان بە هەماش بەڵگەنامەکانیان لێ وەردەگرین و ناچاریان دەکەین کە بێ سەردانی بەڕێبەراتیان چۆ بکەم بۆ ئەگەر هەر سەرپێچێک لەسەریان تۆمار کرێت زۆر باشە پێبژاردن بکەنەوە زۆر باشە با لەبارەی ئەو هەموو باسمان لە سەرپێچیەکان کرد با لەبارەی لێخۆشبوونەکەش پرسیارێک بکەم کاک فازل لە ماوەی ڕابردوو بڕیاری لێخۆشبوونێکتان دەرکرد بۆ شۆفێرانەی کە سزایان لەسەرە ئەوە گەیشتۆ بەکوێ تا ئێستا شۆفێرێکی زۆر هاتووە تاکو بەڵێ ڕۆژانە شوفێرێکی زۆر دێن و زۆر لێ مستەفید بوون هاوڵاتیان چونکە ئەو ڕێژەی کە لێخۆشببوون لە بۆ کراوە کەم نییە 20% کۆی گشتی پارەکانەوە ئەگەر هاوڵاتیەک ملیۆنێک دینار غەرامێ لەسەر بێتن کاتێک کە دێتن لەو ماوەیە بڕی ساکە دەداتن بێگومان 800,000 لێ وەردەگرێتن کە ئەوەش دەستگیرێکی باشە لە بۆ هاوڵاتیان وەڕێگرێ لەوەی کە جارێکی تریژ ئیتر بڵین ئەو پارە لەسەریان کەڵەکە بێتەوە. زۆر سپاس دەکەم بەڕێز عەقیل فازل حاجی گوتەبێژی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر ڕاستەوخۆ میوانم بووی سپاس.